دوو کچ لە بنەماڵەیەک بەشداری تێکۆشانی ناو پەکەکە بوون، دوو خوشک بوون، بەڵام دوای معلومات وتیان 4 کەس بوون لە ناو یەک بنەماڵە، یعنی دوو کچی تریش هەر ئامۆزایان بوو کە بەشداری خەبات و تێکۆشانی ناو گەریلاکان بوون. ئەو سەردەما بەشداریکردنی ژن لە باشووری کوردستان بۆ ناو ڕێزەکانی گەریلا زۆر قورس بوو، زەحمەت بوو، یعنی خۆی لە خۆیدا ئەو بەشداریکردنە گەورەتری شۆڕژ بوو. تێکشکاندنی ئەو تەوق و بەندە کۆمەڵایەتیە بوو کە کۆمەڵگا ڕێگەی بەشداریکردنی ژنی لە تێکۆشان بە تایبەتی ژن بەشداری تێکۆشانی چەکداری بکە، بەشداری ناو خەباتی پارتی بکات. ئەمە بۆ خەڵک زۆر قورس بوو، هەرایکی زۆر دروست بوو لەسەر ئەوە. من ئەو کاتە هەواڵڤیانم نەبینی بوو ببینین هەتا ساڵی 2003. لە ساڵی 2003 بینیم. ئەو کاتە کە یەکتریمان ناسی هەندێک ورتر تعارفمان کرد، بیرم دێ لە شاری مووسڵ ئەو کاتێک کە ئیتر ڕژێمی سەدام ڕووخا ئەوە بوو حرەکەتیش گوتی ڕۆڵی ئێمە لە باشووری کوردستان و عێراق زۆر گرنگە. ئەو بوو ئەو هەواڵانەی کە خەڵکی باشووری کوردستان بوون دابەزین دەستیان بە تێکۆشان کرد لە پێناو چارەسەرکردنی کێشەی کورد لە باشووری کوردستان و عێراق. ئەو کاتە من هەواڵڤیانم بینی تعارفمان کرد، دوایەوە کە تعارفمان کرد ئینجا بۆم دەرکەوت ئەو هەواڵڤیانە بوو کە ساڵی 97 لەناو خێزانەکەی دەرکەوت. خێزانەکەی لە ڕووی کۆمەڵایەتی و پێگەیشی ئاڵۆز پێگەیشی دواکەوتوانیان نەبوو، یعنی بە هیچ شێوە لەگەڵ ئەوەدا نەبوون کە ژن بەشداری کاری شۆڕژێری و لە ماڵ دەرکەوێ بەشداری کارێکی بۆ ڕەنگە بکە. ئەنی بۆیە لە سەرەتاوە گوتم دەرکەوتنی هەواڵڤیان لە ناو ماڵەکەیدا گەورەترین شۆڕژ بوو، یعنی گەورەترین تەوقی کۆمەڵایەتی شکاند لە ناو کۆمەڵگادا. ئەمە ئەگایەکی زۆر گرنگ بوو. ئیتر دوای ئەوە من نەمبینیەوە تا یەکەم کۆنگرەی ئەوە بوو ئێمە ژۆکو چەند کەسێک بەشداری ئەو کۆنگرێمان کرد. لە ناو کۆنگرە جارێکی کە بینیمەوە هەندێک مناقەشەی فکری سیاسی کۆمەڵایەتیمان کرد، بەڕاستی زۆر سەرنجێڕاکێشان، یعنی ژنێک لە باشووری کوردستان ئاستی تێگەشتنی لەو ئاستە باڵایە بێت هەر سەرم سوڕما بوو، یعنی حەزمە کرد بە دەیان سەعاداوە گوێ لە قسەکانی بگرم، چونکی تەحلیلاتەکەی ڕوونکردنەوەکانی زۆر منطقی زۆر فەلسەفیانە زۆر بە هەڵوێز بوو، هەستن دەکرد لە ناخی دڵێەوە ئەو قسانە دەکا. پاژەوەی کە ئیتر کۆنگرە بەرەو کۆتایی دەچوو ئەوە بوو گروپی خیانەتکار لە ناو کۆنگرە جەماعەتی عوسمان و بۆتانوانە کەوتنە پیلانجێڕان لە ناو کۆنگرە. من ئەو کاتە ڕۆژێکی مابوو کۆنگرە تاوا بێ، یعنی کۆنگرە هەموو ئیشوکارەکانی تاوا بەس مابووە هەڵبژاردن، نەتیجەی هەڵبژاردنی کۆنسەی سەرۆکایەتی هات بە دەرەوە و هەواڵڤیانم بینی. ئیتر گوتی هەواڵ دکتۆر چییە؟ وتم وەڵی هەواڵڤیان ڕاستیەکەی من بۆ 15 ڕۆژ هاتم، ئەوە بوو بە 18 ڕۆژ، ئیتر تۆزە دەرفەتەکەم کەمە، ئەمە هین بووم. ئیشوکاری کۆنگرەش هەوو تەواو بووە، وتی ڕاستە تەواو بۆ وەڵام یەکشت ماوە، وتیەوە پەیوەندی بە ئێوە نییە. وتم چییە ئەوە مەسەلێ؟ وتی ڕاستەکەی ئەوەیە وتی هەواڵ فەرهاد لە هیچ دەردەچووە لە کۆنسەی بەڕێوەبەر، وتی کێشەی زۆر بۆ دروست کردویت، وتی ئێستا حالی حازر بەژۆڵی ئەوان. ئیتر یەکێک لەوانەی کە لەناو کۆنگرە هەڵبژێرا بۆ کۆنسەی سەرۆکایەتی هەواڵڤیان بوو. یعنی بۆچی باسی ئەو کۆنگرێ دەکەم؟ هەواڵڤیان لەناو کۆنگرە دیار بوو، ئەو کەسانی کە باجی کۆنگرە کرابوون بۆ بەشداریکردن لەو کۆنگرەیە ڕۆڵێکی گرنگیانە بووە، بە تایبەتی ژنان لە وشارکردنەوەی ژنان، لە ڕێخستنکردنی ژنان، لە کاری شۆڕژێری لە ناو ژناندا لە ناو باشووری کوردستان
هەر گەڕانەوەی هەواڵڤیان بۆ باشووری کوردستان خۆی لە خۆیدا ئەوە هەنگاویشی گەورە بوو چونکی ئاو لەژێر هەڕەشەیەکی گەورەی هەم عەشایری لە پشت عەشایریشەوە هەندێک هێزی سیاسی بەڕاستی ئەمە من زۆر سەرنجی ڕادەکێشم نەک وەکو هەموو کەسێک وەکو کەسێکی جیاواز کە ئەوە کاریگەریشی زۆری بوو ئیتر ئەوە بوو لە ساڵی 2006 ئەو چالاکی کرد بەڕاستی زۆر متەئەسیر بوو یعنی کەوتیان هەواڵڤیان شەید بووە بەڕاستی بە شەیدبوونەکەی زۆر متەئەسیر بوو بەڵام پاژەوەی کە ناوەکانیمان خوێندنەوە ئەم چالاکیەکی گەورە بوو یعنی وەکو وەڵامێکی گەورەوا بوو بۆ ئەو قۆناغا چونکی دوایەوەی کە فەرهاد و بۆتان و ئەوانە هێڵی خیانەت کە لە باشووری کوردستان حەملەیەکی زۆر گەوریان کرد کاریگەریان زۆر بوو لەسەر هەم هەواڵانی دا و باشووری کوردستان هەم هەواڵانی تریش ئەوە کاریگەری هەبوو بەڵام هەواڵڤیان هەستی بەوە کرد کە پێویستی بە وەڵامدانەوەیشی شۆڕژگەڕانە هەیە ئەوە بوو ئەو چالاکی کرد لە ناوەکانیە تەواو ڕەوشەکەی ڕوون کردبووە ئینجا ئێمە تێگەشتی بەڕاستی ئەو چالاکی هەواڵڤیان کردی ئەمە یەک دەڵالەن لەواکە کە هەواڵڤیان شەیدڤیان چەنە وشیار بۆ بەرامبەر بە قۆناغەکە چەنە وشیار بۆ بەرامبەر بە ڕەوشەکە ئێمە کە باسی هێڵی سەرۆکایەتی دەکەین و هێڵی ڕێبەراپۆ دەکەین بەڕاستی ئەوە هەموو شتێکی لە جێگەی خۆیدا بوو کە توانی لە کاتی خۆیان وەڵامی ئەو قۆناغە باتەوە ئەو چالاکی شەیدڤیان ڕاستلەچینێکی دروست کرد لە ناو ڕێخستن لە ناو ڕێخستی باشووری کوردستان دەتوانم بڵێم ڕێخستن بەرەو ساڵبوونەوە بەرەو خاوبوونەوە هەندێک چوو بوو بەڵام ئەو چالاکیە ڕاستلەچینێکی دروست کرد و سەر لەنوێ ڕێخستن کەوتەوە سەر ڕێ و جوو جۆڵی خۆی نەکتەنیا بۆ باشووری کوردستان دەتوانم بڵێم بۆ هەموو کوردستان چونکی ئەو پیلاجێڕی فەرهاد و بۆتان وان کردیان کاریگەری لەسەر هەموو کوردستان هەبوو پیلاجێڕیەک بوو وەکو هەڤاڵ چوبان لە کتێبەکەیدا باسی دەکات دەڵێ لە مێژووی پەکا پیلاجێڕی زۆر کراوە بەڵام ئەوە گەورەترین پیلاجێڕی بوو لەسەر پەکەکە کاریگەری زۆر بوو بەڵام دەتوانم بڵێم ئەو چالاکی شەیدڤیان کاریگەری تەواوی کردە سەر هەموو گەلی کورد و هەموو دۆستەکانی پەکەکە وەکو ئەوەندەی لەگەڵ ئێوە کاری کردووە لەناو پارتی چارەسەری و بۆ خۆیەکێ بووە لە دامەزرێنانی پارتی چارەسەری ماوەیەکی کەم لەناو پارتی چارەسەری بەوە داوای کە کۆنگرەی گەل بەستراوە ئەو وەکو ئەندامی کۆسەی سەرۆکایەتی هەڵبژێرا ئیتر ئەو دابڕا لە پارتی چارەسەری هەرچی زیاتر لەناو کۆنگرا جێبەجێ کرد کۆنگری گەل بەڵام دەتوانم بڵێم وەکو من تاقیبم کردووە و ئەو ماوە کە بەشکە لەگەڵ ئێمەدا بوو کەسایەتیشی زۆر بەکاریگەر بوو من وەکو لە سەرەتا باسم کرد شیکردنەوەکانی ئاخافتی حتا ئوسلوبی قسەکردنی ئوسلوبی قسەکردنی یعنی هەندێک کەس هەیە لە داخا پڕە بەڵام لە ئوسلوبدا لاوازە بەڵام دەتوانم بڵێم داخ و ئوسلوبی ڕێک لەسەر یەک هێڵ بوون کاریگەری زۆری هەبوو دوای ئەوەش تر کە ئەو چالاکی کرد زیاتر هەواڵان باسی کەسایەتی شەیدڤیانیان دەکرد کەسایەتێکی چەند بەکاریگەر بووە کەسایەتێکی چەند بە دیسپلین بووە لەناو هێزی سەربازیدا کە ئەو بەخۆی ئەو کاتە فەرماندەی گشتی هەرێمێ بوو لەو کاتە ئەو چالاکی کرد کاریگەری لەسەر هەموو هەواڵانی تریش کرد